سێ جۆر خیانەتمان هەیە خیانەی زەوجی باڵدەین بەڵێ بەدی ڕاستە زۆر یەکەمیان خیانەتی ئیهمالیە پشتگوێ خستن ئافرەتەکە پشتگوێ خراوە هەر کامەکان ڕاستە ڕاستە هەر شوێ پیاویش ئافرەتیش پشتگوێ خستن چ لە ڕووی ڕەفتار چ لە ڕووی ڕۆشنبیری سێکسی لە هەردوو لاوە پشتگوێ خستن هۆکارەکە لە بۆ دروستبوونی خیانەت هاوڕامی وساس هاوڕانی وەنیا پشتگوێ خستن جۆری دووەم تۆڵەکردنەوەیە ئەوەی کە ئوستاد ئینتیقام خیانەتی ئینتیقامیە ئەتۆ ها دەکەم میشەوە دەکەم جۆری سێمیان کە زۆر کێشەیە لە بۆ کۆمەڵگا خیانەتی تەبع فێربوونە دەزانی پیاو هەیە ئافرەتەکەی هیچ مشکلێکی نییە هەر خیانەت دەکات دەزانی ئافرەتەیە پیاوەکەی هەموو ژیان لەوە فەراهم کردی هەر خیانەت دەکات ڕاست لەبەرەوەی تەبعی خیانەتە لەگەر کەسی زۆر لە مستەوای خۆی نزمتر لە مستەوای پیاوەکەی نزمتر خیانەت دەکات زۆر لە مستەوای نزم لەبەرەوەی تەبعی خیانەت یعنی ئەوە فێربوونە ئەوە پێویستی بە چارەسەرە ئەوە جۆرەکانی تکەنیە لێ ئەو سێ جۆرە خیانەتمان هەیە کەواتە هەم ئافرەت هەم پیاو ئەگەر نەیویست بۆ نمونە ئافرەت نویست پیاوەکەی پێویستی پیاوی دیکە بیان پیاو نویست بۆ نمونە ئافرەتەکەی هۆگری خەڵکی دیکەبی دەبی بە خۆت ئەو خراقی خۆشەویستیەکەی لێ نەکاتە هۆگربوون ژیانی لێتاڵ زین چۆن یاسایەکێ دەڵێ هەموو پەیوەندیەک ئەگەر زۆر بەهێز بوو تەمەنی کوور دەبی كلما قويت علاقة قصر عمرها يعني هەرتا پەیوەندیەکان زۆر بەهێزتر بن تەمەنەکەی کورتە پەیوەندی هاوسەنجی دەبی هێبی دەبی تەوازونەکە بی لە بینی ئەو خۆشەویستیکە تو پێی دەبەخشی و لەوەی کە لی دەگریەوە چونکە ئەگەر زۆر باسمان کرد ئەگەر زۆر خۆشەویستەکەی پێ ببەخشی ئەگەرە تو هەموو شتێکی خۆت پێبەخشی هەموو هەرچیت هەبوو هەر بەخشیت وای لە دێو پەیوەندی کۆتایی پێدێ باشە لە بەرامبەر بەخشیندا چاوەڕێی ئەو کە جارەشیش وەرگرا چونکە ژیان بۆ خۆی چیە بەخشین و وەرگرتنە ئەتۆ هەر ببەخشی هیچ وەرنەگرتیار لەو حاڵەتەی نابی ئەوە ئەو هۆگربوونە هەر لە بابەتی مەسەلەی چارەسەریەکەی یعنی مامۆستا سعد باسی کرد ڕاستی مامۆستا سعد پێم وایە قورسە تۆزە یعنی حاڵەت چارەسەریەکەی بەڵام مەحاڵ نییە ڕاستی پەیوەندی ڕاستە خۆشی بەکاتەوە هەیە ڕەنگە لە حاڵەتی یەکەم لە هەفتەی یەکەم لە هەفتەی دووەم لە هەفتەی سێم حتا مانگە چیش حاڵەتی کەسی بەرامبەر زۆر ناخۆش مامۆستا کارزان بەڵام دڵنیاوە بە پێی کات و بەڕاستی هیچ پەیوەندێک ئەرزشی ئەوەی نییە کە ئەتوو وەکو خۆت ژانی خۆت لێ بۆ تێک دێ بە تەواوەتی کەسێک کە ئەتووی قبوڵ نییە کە ئەتووی ناوێ معنای ئەوە نییە کە ئەتوو ئیلا دەبی کەسەکە من دەبنی خۆش بووی ئەمنی بووێ لەگەڵشتنمان هەیە خۆکوشتنمان حاڵەتی خۆکوشتنمان هەیە لەبەر پچڕان لەبەر زێدەڕۆی لە هۆگربوون هەر کەسەکە لە بۆی نابیتن طرف لە طرفەکان کۆتایی بە ژیانی خۆی دەنیزانی خۆکوشتن یعنی چ خۆکوشتن یعنی بێهیوابوون لە دۆزینەوەی ڕێگا چارەک لە بۆ کێشەی معین هیچ ڕێکی نابین ڕاست خۆی دەکوژی ئەوەندە هۆگری ئەو شخصەیە تەقبول ناکاتن کەسێک وەکو ئوستاز باسی کرد مولامەسەی دەستی بکاتن چزای ئەوڕۆ تەقبول کە یەک لەگەری بخەویتن بتە هاوسەری کۆتایی بە ژیانی خۆی دێنیت یعنی ئەوەندە هۆگربوون ئەوەندە کێشەیە لەبەر ئەوەیە خرايتە چوارچێوەی نەخۆشیە دەرونیەکان لەکنەما ڕاستە لە باڵێن دەرونزانی کۆمەڵایەتی خرايتە لەبەرەوەی چارەسەری لە بۆ دەندرای چارەسەری لەبەر ئەوەی دەگاتە ئاستی خۆکوشتنیش چزای ئاستی کێشەی کۆمەڵایەتی چزای ئەوەی خۆ بریندارکردن